الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، برزان خوشويستان گەیشتینە فەرموودەی 26مین فەرموودە لە فەرموودەکانی 40 نەوەویە کە ئەویش فەرموودەی ئەبوو هورەیرەیە ڕەزامەندی خوای لەسەر بی، و فەرموودەیەکی صحیحە کە متفق عليهە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە، و فەرموودەیەکی گرنگە حەقیقەت ئەویش، و پەیوەندی لەگەڵ فەرموودەی ڕابردووش هەیە لە هەندێک بابەت ئینشاءڵڵا قسەی لەسەرەکەین. أبو هريرة دجيرتوا رزمد خويل السربي دفرميت قال رسول الله صلى الله عليه وسلم: كل سلامة من الناس عليه صدقة، كل يوم تطلع فيه الشمس تعدل بين اثنين صدقة، وتعين الرجل في دابته فتحمله عليها أو ترفع له عليها متاعه صدقة، والكلمة الطيبة صدقة، وبكل خطوة تمشيها إلى الصلاة صدقة، وتميط الأذى عن الطريق صدقة. رواه البخاري ومسلم. بريزان ئەم فەرموودەیە وەکو باسمان کرد ئێمە لە فەرموودەی ڕابردووش کە کۆمەڵە ورد و زکر هاتبوو کە ئەو ورد و ئەو زکرانە ئینسان ئەگەر هەوڵ بدە بڵێن لە ژیانی خۆیدا پێوە پابەندبی هەمووی بە خێر و بە سەدەقە بووی حساب دەبی. و باسیشمان کرد گوتمان تەنیا ماڵ سەدەقە لە ماڵ نادرێت، تەنیا صدقة بلكو صدقة لوشا لقسا لكردوا لهالويست لموقف لتنيا تنانت لضل، مثلا عندك شتي قلبية بيوندي بدل وهي أما هموي دشيتا شارشوي صدقة. بلام أويك جواز أم فرموديا لقال فرمودي بيشوتير كلام فرموديا حقيقة پیغمبر خوا درود خوا لسربي لسرتاي فرمودك باسي شتێکمان بوو دەکە ئەویش کە بریتیە لە ئێسکەکان و جومگەکانی ئینسان. معلومە بەڕێزان کە ئینسان خوای گەورە کە ئینسان بەو شێوازەی دروست کردووە پێک هاتووە بە خوین و گوشت و بە ئێسقان وانە، بۆیە لێرە بە سولاما بریتیە لە ئێسکی جەستەی مرۆڤ ولقل جمككان مفاصل جمككان. بوي ليرى بيامر صلى الله عليه وسلم فرموي كل سلامة من الناس عليه صدقة. طبعا وكو قوتمان يعني هر بارشة اسكك، يعني هر بارشة اسقانك لناو لا شيء انسان دايا كام يعني اسكانه بچي بيكا وبسراوه بجمككان. دفرميت هر پارچه اسقانك لناو لا شيء انسان دايا پێویستە یان واجبە یان پێویست دەکە ڕۆژانە ئەو کەسە ئەو مرۆڤە ئەو ئینسانە لە بری هەر پارچە ئێسقانێک کە لەناو لەشی ئەو کەسەدا هەیە ئەو شتێک ببەخشی لە پێناو خوای گەورە. ئەمە بەڕێزان لەبەر چی؟ لەبەر ئەوە کە ئەمە بەڕاستی یەکەکە لە هەرە نیعمەتە گەورەکان کە خوای گەورە لەگەڵ ئینسانی ئەنجام داوە. یعنی ئەگەر هەر کەسێک وەک خوای گەورە لە سوورەتی ذاریاتە کە دەفەرمێت وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون، وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون. باشە ئەتوو ئەگەر تەماشای زەوی و ئەسمانەکان و مانگ و ئەستێرەکان و ڕۆژ و کەواکب و بوونەوەرەکان و ئەگەر تەماشای هیچ نەکەین، ئەگەر ئەو هەموو بوونەوەرە و ئەو هەموو مەخلوقاتی خوای گەورە کاریگەریت لێ نەکە، تەنیا تەماشای خۆت بکە،
تەماشای خۆت بکە بزانە خوای گەورە چۆن ئەتۆی دروست کردووە، بە چ شێوازێک ئەتۆی دروست کردووە. وفي ئەنفوسیکم ئەفەلا تبصرون، بۆ ئێوە چاوتان نابینی، بۆ ئێوە بیر ناکەنەوە. بۆیە بەڕێزان یعنی دقت بدە ئەو دوو دەستەی کە ئێمە هەموو کەس هەمومان ئەو دوو دەستە کە ئەگەر تو دقت بدەیت چەند ژمارەی ئەو ئێسقانانەی کە لە ناو لەپی هەر دەستێکی ئێمەدا، ئەو جا مەسەلەن دەست هەتا سەری، ئەو جا بگرە مەسەلەن ئەو چ پێ دەڵێن قەفەس سەدری، یعنی ئەوەی لە مەسەلەن سینگی ئینسان دەپارێزی، ئەو ئێسقانانەی کە سینگ و دڵ و ئەوەی ئینسان دەپارێزی، ئەو ئێسقانی پێ و ڕان و پەنجەی پێ و ینی ئەو جا ئێسقانی مێشک و سەر و کە دەماغی پێدا دەپوشری و هەتا دوایی. بۆیە بەڕێزان ئەمە خوای گەورە نیعمەتێکی گەورەیە. ئێستا ئەم دەستە بەستەنیە ئەم دەستە تو دەتوانی بە چەند شێوازێک حرەکە و جۆلەی پێ بکەیت. یعنی ئێستا ئەگەر ئەم ژمارە ئەم ئێسقانانە هەمووی پێکەوە بە جمگەکانی زۆر محکەم و زۆر دەقیق و زۆر ورد پێکەوە بەستراوە بە یەکتر، ئەو جا مەسەلەن هەر پەنجەیەک بە شێوازێک دەجوڵێ، بە شێوازێک دەتوانی بەکاری بینی. ئێستا ئەگەر بەو دەستە ئەتو بەو دەستە نەبی چۆن دەتوانی قەلەم بەدەست بگری، چۆن دەتوانی بنوویسی، چۆن دەتوانی نان بخۆی، چۆن دەتوانی شت بگری. یعنی ئیتر باسی پێ بکەی، باسی دەست، باسی سەر بکەی، باسی ئێسقانەکانی ناو لە شەودا و باسی عامودی فەقەری بکەی، باسی ئەو هەموو جمگانە بکە. بۆیە بەڕێزان تەسەور کە لە فەرمودەیەکی تر کە هاوشێوەی ئەم فەرمودەیە، فەرمودەی خاتو عایشەیە ڕەزامەند خوای لەسەری، و ئەویش فەرمودەیەکی صحیحە و ئیمامی مسلم ڕیوایەتەکە طبعا لەو فەرمودەیە تەنانەت شتێکمانەیە پێدەگوترێ ئیعجازی علمی لە سونە، ئیعجازی زانستی لە سونە کە لەم فەرمودەیەدا تحقیق بووە. ئەویش ئەوەیە کە لەو فەرمودەیە تەنانەت پێغەمبەر درود خوای لەسەر بی ژمارەی جمگەکان، یعنی مەفاسڵ، ژمارەی ئەو جمکە و مەفسەڵانەی کە لە ناو لاشەی هەر ئینسانێکدا هەر مرۆڤێکدا هەیە ژمارەکە هاتووە بە دیاریکراوەی بە تەحدیدی، ئەویش کە بریتیە لە 360 جمکە. طبعا ئێمە ئێستا علمی سەردەم اکتشافی کردووە. طبعا ئەمە حقیقەتێکی زانستیە کە پێش 100 ساڵ ئەمە غائب بووە بەڕێزان. ئەم حقیقەتە پێش 100 ساڵ بەلکو کەمتریش غائب بووە، کەس نەیزانیوە. بەرەوە یعنی ئەتو تەسەور کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆمەلگایەکی دواکەوتوو، لە ئومەتێکی نەخویندەوار، لە مجتەمەعێکی بیابان، یعنی ئەو هەموو وردەکاری و ئەو هەموو حقائقی زانستی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئاەتەکانی قورئان کە هاتووە، ئەدی ئەمە گەورەترین بەڵگە نییە کە ئەمە دینی خوایە، کە ئەمە شەرعی خوایە، کە ئەمە وحیە، کە ئەمە لان خواوە هاتووە. وای لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چێ بزانی، چۆن ژماردێتی، چۆن زان. یعنی ئێستا علم دوای ئەو هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیایە، دوای ئەو هەموو ئەشیعە و سونەر و یعنی ئەو هەموو ئەجهیزە و ئەو بڵێن هەموو جهود و بحوث و لێکۆڵینەوە، ئەو جا گەیشتونە ئەم حقیقەتە کە بەڵێ لە لاشەی مرۆڤدا 360. یعنی بەڕێزان ئەمە زۆر گەورەیە، یعنی نەک 359 و نەک 361. یعنی ژمارەیەکە کە ڕێکاوڕێک بەبێ یەک زیاد بەبێ یەک کەم. بۆیە لە فەرمودەکە هاتووە خاتو عایشە بەرزەکەتەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ إنه خلق كل إنسان من بني آدم، إنه خلق كل إنسان من بني آدم على 63 مفصل. مفصل يعني جمكة باشا. بوي فرموشي إنه خلق كل إنسان من بني آدم على 63 مفصل. أو جا فرموشي هي أم حديثها وشيوي فرمودك خمانا. أو جا فرموي فمن كبر الله وحمد الله، أويك كبر الله يعني الله أكبر،
وحمد الله الحمد لله، وهلل الله لا إله إلا الله، وسبح الله سبحان الله، واستغفر الله استغفر الله. أو جدوا فرموشي وعزل حجرا عن طريق الناس، وعزل حجرا عن طريق الناس، بردك أو تتري خلق أو شو بردكي لابرت، أو شوكا يان دركك، أو عظما يان إسقانك عن طريق الناس، لابرت عزل بردي أولى بوي خلق أزيت نخد، أو وأمر بمعروف أمر بشاكي كرت، أو نهى عن منكر نهي لخرابي كرت. فرموي عدد تلك 60 و300 السلامة. فرموي سبحان الله وتكبيرات وتحميدات أو ذكران أو أنجام كاراني أنجام دا بقدر يعني بقدر جماري، بقدر جماري 306 جمككاني لا شيء إنسان تفهمت. فإنه يمشي يومئذ وقد زحزح نفسه عن النار، فإنه يمشي يومئذ وقد زحزح نفسه عن النار. فرموي هر كسك لهر روجك دا بقدر 306 جمكي مفصلي إنسان هر سيتن بأنجام داني أو كاراني كهاتو ولو فرموديه يتر بو وردو بو ذكرانه وبي بو يارمتي وهاوكاري خلق بي بلاداني ضرر وزيان لسري خلق أمر بچاكا نهي لخرابه هتا دواي بجماري 306 جمكي إنسان أو جا أو كسا خوي رزقار كرت لآقري جهنم، خوي دور خستوا لآقري جهنم، كحديثك صحيح إمام مسلم روايتي كردوا. فرمودي كترمان هي برزان أما فرمودي أبو ذرة أو يشهر فرمودي مرفوعة يعني في قصي پیغمبر صلى الله عليه وسلم، وفرمودي صحيحة أو يش إمام مسلم روايتك أو يش هاوشيوي فرمودكي أبو هريرة كفرمودي 26 40 نووية كإما استا غسل سلكين كفرمودي متفق عليه. أبو ذر ده فرميشي پیغمبر صلى الله عليه وسلم فرموشي يصبح على كل سلامة من أحدكم صدقة. زانه برزان يعني أم فرمودانا إما اشتك من هي بيدا قتري شرح السنة بالسنة، ها يعني شون إما القرآن تفسير القرآن بالقرآن مان هي تفسير القرآن بالسنة مان هي تفسير القرآن بأقوال الصحابة والتابعين، تفسير بالمأثور مان هي تفسير بالرأي مان هي. أما اللي رأي ملا حديث أما شرح حديثك بحديثك يتر يعني جار وهي حديثك يعني عندك إشكالات يعني عندك مثلا فهمك واضح نيا رون نيا بحديثك يترهاتوا مثلا حديثي كم رون دبي بلين واضح دبي مفهوم دبي بلام بحديث دوم يعني بحديث سيم بوي أما قلت مان حديثي أبو هريرة حديثي بالسوششي 40 نووية كإما قسالة سركن حديثي خاتو عايشي كإستباس مانكر كامش صحيح إمام مسلم روايتك أمش هاوشيوي حديثك أبو هريرة بلين بلكو دقيق ترش وكو قلت مان تنانت باسي جماركاني أو مفصلاناش كراوة لا شيء إنسان. فرمودي أبو هريرة باسي فرموي كل سلامة من الناس عليه صدقة، هر مفصلك هر جمجيك لا شيء إنسان واجبة لسر أو كسكا روجانا صدقي لبري بدا لجاتي بدا. بلام لا فرمودي خاتو عايشة جماركش دياري كراوة وكو قلت مان 306. لفرمودي أبو ذر فرموي يصبح على كل سلامة من أحدكم صدقة. همورش لبيانية وكوبلين لسر أو كسيك لبري هر جمكيك هر مفصلك لا مفصلكاني لا شيء إنسان صدقيك دكويتا سري أو جا فرموي فكل تسبيحة صدقة، وكل تحميدة صدقة، وكل تهليلة صدقة، وكل تكبيرة صدقة، وأمر بالمعروف صدقة، ونهي عن المنكر صدقة. بلام أويك جواز برزان أم فرمودي سيم فرمودي أبو ذر لقل فرمودي خاتو عايشة فرمودي أبو هريرة اشتكي الزور جواز لكوتاي فرمودك هاتوا أويش أويا هاتوا فرموشي ويجزئ من ذلك ركعتان يركعهما
من الضحى كأما نعمتك زور قوريه أما مجديك زور قوريه فرمودي أبو هريرة وفرمودي عائشة أو هامان بيدالي كإنسان مسلمان حق روجانا بلاي كموا بجماري 360 يعني 360 جار بو جماريه بلاي كموا يان ورد وذكر بك أو سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر واستغفر الله أو أنا كهاتوا يان أمر بچاكو نهي لخرابة أنجام ده بقدر 360 بلاي كموا يان وكو قوتمان دركك أزيتي اشتاك لري خلك واللايبة والحاصل هاوكارية خزمتك بقى انت خلق بقدر جماري مفصلة كان كسيصد وشستة كواتا يعني أما هندك لوانية بلين هركوبي وقتك داويت هركوبي يعني إنسان دبي روجانا لفكري بي بلام لا فرمودي أبو ذر فرمو شي فرموي هر كسك أقل روجانا لصلاة الضحى ها أو نويجيك دوايك خور هل ديد بميلك هتا بيش نيورو يعني هتا ساعات يازدوني وهتا نزيكي 12 درسته مثلا هر كسك لو فترية هرستي توا خوي طبعا كمتريني دو ركعته كمتريني دو ركعته زورتريني هش ركعته درسته أو كساعته هش ركعتش بك بلام دالي باشتر ويا 4 ركعت بك يعني 4 أولاتره چاكتره باشتره بلام تنانت لو حديثة باسي 4 ناك نانا دالي بس 2 ركعت بدس نويجكي ريكو تواو مزبوط وجوان كابرا بيت لو كاتوا 2 ركعت نويجك نويجي آساي وكو همو نويجك وكو همو سنة بلام أما مؤقتة يعني تايبة بوقتك دياري كراو أما توقيتك دياري كراو هي أم نويجات العصر نابي بيكي لدوايني ورو نابي بيكي لشو بوتنية بيكي يعني أما جوازة أما لو كاتوا بنيتي صلاة الضحى كشندين فرمودي تري صحيح إشبانه في عمر صلى الله عليه وسلم يعني آموشگاري صحابة كاني كردوا وصيتي صحابة كاني كردوا بوي كشبكة كدركعات نويجي ضحى لبيرنك سنتك مؤكدية أجر فرزيش نبي بلام سنتك مؤكدية أوي كزور جرين بارزان ليرة أوي كبيغمر صلى الله عليه وسلم فرموي أها تنيا أم دركعات نويجة أم دركعات نويجة أجر هر كسك هول بدا روجانا بردوان بلسري وك أويا روجانا بقدر 360 صدقي دابي يعني أمي بركتوا وك أويا روجانا صدقي داوة بقدر همو جمقة كانوا مفصل كاني لا شيء خوي شو نعمتك أبرزة حقيقة يعني نازانم إنسان حتى نمري أو جالواني قيمتي أو مجدو أو نعمة أنا بزاني والله بس كمرت أو جا لقبر أو جا تمنادك كبس خواي قورا بابا أقر باتشركيك بلحظيك بس زيندوبك توا بس جارك بلاي سبحان الله بس جارك بلاي الحمد لله بس جارك مجالي هبي هناسيك بدا بلاي لا إله إلا الله الله أكبر أستغفر الله يعني بلام إما زور غافلين براستي إما زور بأقاين زور غافلين أما يا برزان دينك إما والله دينك أو دا آسانة أو دا خفيفة أو دا خوشة أو كبيوت كبابن ببيوة تكليفي تيدانية ما جعل الله عليكم في الدين من حرج والله حرجي تيدانية والله تنانت أويك أجر هندك جهدي شي تيدابي خواهي قورة آساني كردو لو كاتك إنسان أجر توائناي نبو دكري بخفيفترين شواز بسوكترين شواز يعني أنجامي بدا يعني أبدا خواهي قورة نايويد بندكي خوي عذاب بدا دل نيابة لوا خواهي قورة نايويد بندكي خوي عذاب بدا بلكو ديويد شون خوي بيخوش بو أو ها بنداتي خوابك بس طبعا ده بموافقي شرعي خواج بي بلا ما بستم يعني لير أم فرمودي براسي زور عظيمة زور قرنقة باشا برزان بهريك لما تماشي خمام كشند كس لإيمة بابنده بوا چند كس لإيمة لبيرناكا چند كس لإيمة بهنت وري قرتوا چند كس لإيمة أم معناي دزاني چند كس لإيمة كأو نويجدك
يعني بونية ابن وجدك باشا لبرشي لبر أو برزان أما نعمتك زور قورية يعني روجانة هر يك لما يعني تو هر يك لما يعني تنانت كتو نوستي آية تو استغناء لو إسقان ولو جمكان دكي كتو نوستي هر يك لما كنوستوش تو آقات لخدنيها كنوستيش دستت إيشكا قاچت إيشكا خود ورا جيري لسر أولا بو أولا يعني أما ببي أوي كتو هس بيبكي أو ها بآساني ببي أوي آزارت بيبكي برزان أم قسانة دزاني چه قدر قيمتي أم قسانة دزاني أو كسيك مشكلة هي لا شيء مثلا أوي كسوافاني هي أو دزاني قيمتي أو جمكية شو نعمتك استا طبعا يواهي همان دبيستين كمثلا دليت بون منا أوي جمكي أوي تشوكي مثلا زور جار أو خاصة أوي كبتمن دشي بيراميد وبيراجينو أو أنا وردا توشي سوافانا وردا أم جمكانا أو مادة ليكا شبيدا لينجو أو أنا مثلا ناوي وشكبي يعني با كابرا دشي جار وهي خانوة كيدا فروشي عملياتك دكا بس أو ركبكي دقورين استا دا علم بيش كوتو استا ركبي دقوري جمقة بكامل دقوري مثلا كابرا هي آماده يعني بسي دفتر وبشار دفتر وببنج مثلا بمبلغك يزور بو يك ركبة ها يك جمكة يك مفصل بس بو أويل برا أو كاكا جياني لي طالبوا أو شوي نية وروجي نية خوي نية ناتواني لسر بي خوي بتشي مثلا بوي آماده هرچی هيا لسروت سامان ببخشي بس أو جمجة أم يك مفصلة بس وكو خوي لي بيتوا دزاني چه نعمتك بريزان خوا برانبر أو داوان لدكا كومالا وردة كومالا ذكرى هيش نبي كاكا قسي باشو قسي خير وقسي چاكو هيش نبي ضرر وزياني خلق مجينا أمر بچاكو نهي لخراببكو يعني اشتكى للري خلق دا مثلا بردك دركك اشتكى الري خلق باكا وخاوينك وكبي عمر صلى الله عليه وسلم لفرموديه كتر باسا كده فرميت بشك الإيمان بضع وسبعون شعبة أعلاها لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق كأما بيوندي بإيمانه وهي برزة بيوندي ببيرو بروا وهي بو إخواي قورة بوش وازي إنساني دروس كرده بوش لقد خلقنا الإنسان في أحسن تقويم بوش وازي دروسي كردوها باشا هدي شايني أوانية كأتو سباس گزار بي هدي شايني أوانية كأتو سباسي أو خواهب كي كأتو بوش وازي دروس كردي كأوهم نعمتي لقل كردوي وهي برزان أم ويردانا أم ذكرانا أما سباس گزاري إيمية بخواهي قورة أما كم ترين شتا كخوا أو نعمتاني لقل إيمي كردوها أما حسنة وصدقية بشاكية برانبر أو مفصل وجمقانك يعني بلاي كما روجانة دبي إما يعني بقدر أو 360 إما شاكا وخير مان هبي لبو خومان لبو خلق لبو دينا كمان فضيل كري عياض كيكا كلا زاهدة كان مشهورة ده فرميت جارك سورتي بلد لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد سورتي بلدي خوين ده فرميت قريا كسكي مشهورة بزهد وتقوى قريا بسياريان لكرقوتيان بودا قريا يا فضيل فرموي شي فرموي هل بت ليلة شاكرا لله أن جعل لي عينين أبصر بهما هل بت ليلة شاكرا لله أن جعل لي لسانا أنطق به وجعل يعدد من النعم التي ذكرها الله تعالى عز وجل. طبعا لسورة البلاد هاتوا ده فرميشي ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين. فضيلك ورعياض برزان أول كاتي كقرآن يندخون لقى القرآن ده جيان ليتي ده قاشتن ده شونا ناو معناه كان بوي كاتي كفضيلك ورعياض أم سورة ده سورة بلد كجيش ده ألم نجعل له عينين باشا خواي قورة أم نعمتانا ببيلي إنسان ده انتوا باشا ما ندو شام بيبخشيون بو دو شاوا شو نعمتك أما نعمتك شاو أوي كنابنا أو نعمتك شاو دزان ألم نجعل له عينين ولسانا زمانك ما اندايتي وشفتين دولي وما اندايتي ام بوجدو سن دفرميت كقريا كبليان بسياريان زور قريا بسياريان كربوده قريا يا فضيل لبرشي ام صورة تدخوين شي وايلي كردي بقريا
أوجا فرموي والله من لو حالي خم دقريم لبروا من قد لبيرم ناهي شوك حتى بياني ذكر وعبادته خوا پرستیم انجام دابی شکر خوام کردی بلی برای چوکا دو چاوی دایت من باو چاوانه دنیای پیدا بینم فکر کما ولا بیرم نیه که شوک ننوستوما بس خوام پرستیم کردوا عبادتم کردوا شکر خوام کردوا لسر او زمانه که دایت من که باو زمانه من قصی پیدا کمو بلین جیان خوم پی برای ودم او جا بحثي او كمال نعمتي تريشي كهلا صورتها توا بوي دقريا من دلم من لبو حالي خوم دقريام بوي برزان اما الام حديثه اوما بيدالي كبراستي ايما دبي نعمتكان اخواي جورا لا 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 بيشاو مان بي دائما ايما دبي هس بيبكين اخواي جورا فهمت ها فاما بنعمه ربك فحدث برزان انسان دبي يكلا نشانه كان اوي كاتو سباس گزاري كشكر اخواي جورا دكي يعني باسي بك كاكا او نعمتاني كخواله قالي كردوي باسي بك لنا مجلس باسكا يعني بداخه مثلا استبونمونا بسيطرين شت مثلا بسيطرين خلل بسيطرين كمكرتي اگر هر يك لما هبي يك دالي هري كوي وزعت كوا دالي كرة وكي وزع كرة والله مردنا كرة والله جيان نعمتي دجين كرة يعني بس دائما شكوى ودائما خفته ودائما يعني دائما تماشي خرابة كدك يعني قصيك هي بعربي دلي انظر إلى نصف القدح المليان ولا تنظر إلى نصف القدح الفارغ مثلا قلاصك تيا برداغك آوي تدا بلام نيوي تدا دلي أتو تماشي نيوي بركبك بلو تماشي نيوي بطالك دك راستا قلاصك برداغك برنية آوك نيوي تدا يعني أتو أوها بيربك ولا جياني خود طبعا ما قياسها ما تو قياس بك لسنا مش تكتر يعني تماشي نيوي قلاصك برا أتولو أوها بس تماشي بطالة كدك لو ها شاوت أوها وكدالين شاو برسي شاو تيربا بويا يعني أو كساب راستي يعني مثلا دالي من قال هلك الناس فهو أهلكهم يعني فهو أهلكهم ده فرميت يعني جايك قلت يعني هركوا وزك كره والله خلق همو مرد خلق نوا خلق لناوشو والله او لهموان لناوشو ترى او لهموان لا كدا شو يعني او بيته كاراويك او خلق قول كشت او است او كشت او مرحله والله النبي عمر صلى الله عليه وسلم ده فرميت تفاءلوا بالخير تجدوه انسان ده بي جاجبين بي نابي رجبين بي تبي جاجبين بي تبي اميدي هبي يعني مصيبتك توجبو مصيبتك چند گوره بی گوره تر لی هيا كاكا سپاس گزار با شکری خواب که وكل برنامه پیشتر قد من تماشي او بك ويلا خواره ويخوته تماشي او مكا ويلا سر ويخوته لأمور الدنيا او جا قيمة نعمتك كان اخوائي گوره توانابي او جا دزاني اخوائي گوره چه نعمتك لقل توي كردوان بلا مكو قد من لهموي قرنكت لو فرمودي اويكا لجاتي او همو تسبيحات وورد وذكر امر بچاكا ونهي لخرابه او همو هاوكاري خلقو نويج وعبادته لجاتي هموان دو ركعات نويج ببر هموي او انا دكوي بوي براستي سپاسی خوا سپاس گزاری برزان چند جورك مان هي طبعا زانه دفرمو 3 جور مان هي جورك بيدا قلت شكر القلب كاما زور قرنقا شكر بس شكر اللسان نية برزان 3 جور مان هي شكر القلب شكر اللسان شكر الجوارح يعني سپاس گزاری برزان نكتن يا مثلا يعني وهي هر ديارة هر تنانت وشكك سكش ديارة دالي والله الحمد لله الاخوة بزياد ويتر هر وادبي يتر وادجين وانا مردينا سپاس بخوا شكر بخوا هر ديارة خو لا لهجي ولا لحني قسكاني ولا هرسو كوتو ولا زمان حالي ديارة والله نا شكرها تصل اسقا بقساش والله راسته بخوا خو جا خو من چیم قلت بكاك خوار وادا بي الحمد لله خو اما هر دبي شكر خواب كاين خو ترى اما چيب كاين
يعني والله من روجانا شكري خوا دەکەم والله تسبيحات دەکەم وفعلەنیش لەوانەیە لە بە زمان بڵێ لە پێنج فەرزەش لە مزگەوتە و زکری دوای نوێژەکان ئەنجامەدە و سبحان الله والحەمدولله ئەنجامەدە، بەڵام تەنیا ئەوە نییە بەڕێزان، یعنی ئەمە دەبی ڕنگ بدەتەوە. طبعا ئەگەر لە دڵی نەبی پێش ئەوەی کە بینە سەر زمان و جەوارح، ئەگەر لە دڵی نەبی سپاسیەکە هەیە وەکو گوتم هەر لە قسەکەی دیارە لە لەحنەکەی دیارە کە ئەو لە دڵەوە نییە، بەڵام لە دڵەوە بی ئەو کەسە یعنی لە عالەمێکی ترە هەرچی بێتە سەری جێی پێ نادە. ئەو قسەتە کە یەک لە پێشینان دەجێرنەوە کە دەفەرمونون کابرا پێی تووشی دیارە ئەو کاتەشی تر سەرەتان بووە، یان یەک لەو نەخۆشیە کوشندانە ئەوەی کە بڵێن تەشەنەی دەکە لە لاشەی ئینسان کە دەڵێ پێی دیارە پێی گرت بوو ماوە پێەکەی هەمووی گرت، ئیتر لەو کاتەش ئەوەی کە پێ دەگوترا حەکیم، ینی لە جاتی پزیشک و ئەوانەی کە هاتن تەماشەیان کرد گوتیان هیچ حەل نەماوە، دەبی پێی ببردرێ، دەبی پێی لە با بڵێن لە ڕانی یان لە چووکی ببردرێ وئیلا تەشەنە دەکە پێی دەمری، ئەگەر نەببردرێ ئەمە دەمری. ئیتر گوتیان کە پێیان گوتیان هیچ مەجال نییە دەبی ببردرێ، ئەویش گوتی خلاص ئەمە مادەم ئەمری خوایە و مادەم ئێوە دەزان ئەمن گوتیان بەس گوتیان باشە بادەین دیارە ئەو کاتە شندێک ئەوە هەبووە شێوازی بەنجکردن مەسەلەن بۆ ئەوەی کە ئەوەندە هەست بە ئازار نەکە، دیارە کومەڵە شت هەبووە لەو کاتە گوتیان بابێنیتر نازانم خواردن بووە یان نەوعە شتێک بووە لە ڕانی لەو جێیان دەدا وەکو بەنجی مەوزعی، والحاصل دەڵێ کە پێیان گوتیان نە، گوتی ئەو گوتی من ئەوم ناوێت تەنیا مەجالم بدەن من دەست نوێژ دەگرم و دوڕک عن نوێژەکەم کە من چوومە ناو نوێژەکە ئەو جا ئێوە خوتان ئیشی خوتان بکەن حەقتان بە من نەبی. گوتیان باشە کە دەست نوێژی گرت و لەو کاتەکە چوون ئەو نوێژەکە ئیتر ئەوان گوتیان خەریکی ئیشی خۆیان بوون و بەبێ بەنج پێیان بڕی. تەسەوور کە یعنی ئەمەش بەڵگەیە دەلیلە لەسەر ئەوە کە ئینسانی ساڵح و ئینسانی خواترس و ئینسانی دیندار و ئەوەی کە دەچتە نوێش ئەو لە عالەمێکی ترە وەکو بڵین کاکە بەنجی لوچیە من چوم من کە چوومە لقائی خوا من لەو کاتە هەست وەکو دەڵێ ئاگام لە دنیا نییە، یعنی نەوەک ئێمە کە لەناو دنیا لەناو نوێش ئێمە لەوانەیە زیاتر فکرمان مەشغولە بە دنیا و زیاتر خەریکی دنیان و زیاتر بیر لە شتێترەکەین و زۆر شت ئەنجامە دێ لەناو نوێش نازانین چەند نوێژیشمان کرد، بەڵام نوێژی ئەوان چۆن بووە چ جیاواز بووە، بۆیە دەڵێ کاتی کە پێیەکەیان لێ کردەوە دیارە لەو کاتە بۆ ئەوەی کە خوینەکە هەمووی نەچیت و نەزیف تووشی نەزیف نەبی ینی زەیتیان داغ دەکرد ئەوجا بڵێن ئەو بڵێن جێن ئەو جێی کە دەیان بڕی دەیان کردە ناو زەیتەکە بۆ ئەوەی کە چبی داغ ینی بستێ بۆ ئەوەی کە خوین ڕاوستی. تەمان دەڵێ بەس کە لەو کاتەکە پێیەکەیان چووکە کە بزان لە چێن دەربڕیانە کە کردوانە ناو زەیتی داغکراو ئەوجا دەڵێ لەو کاتە لە خۆی چوو، یعنی دیارە ئازارێکی ئیتر بەس خوات زانی چی ئازارێکی هەبوو لەو کاتە ئیتر ئاگای لە خۆی نەبوو لە خۆی چوو کە لە خۆی چوو سبحان الله دەڵێ لەو کاتە لەو ماوەیە کە لە خۆی چووە هیچ تۆ بەخەبەر ناوەتوە منداڵێکی دەمری، یعنی دوو منداڵی دەبی منداڵێکی دەمری لەو کات ئیتر دێن دەبەن و ئەوە دەکەن لەو کاتە جیران و خەلک و خزم و ئەوانە قەلەباڵغەبی لە مالیان لەو کاتە بەخەبەر دێ کە بەخەبەر دێ دەبینی مالیان پڕە ئەو هەموو خەلکەی لێیە ئەوش پێی غەریبە دەڵێ باشە کاکە لو ئەو هەموو خەلکە هاتووە خۆ چی بووە خۆ من مجرد نەخۆشم و پێم بڕایتەوە بۆ ئەو هەموو خەلکە هاتووە پرسیارەکە دەڵێن وڵی خەلکەکە لەبەر ئەوە ناتوە دەڵێ لەبەر چی هاتووە دەڵێ وڵا فلانی مناڵت ئەمری خوای کرد، یعنی سبحان الله بەڕێزان ئەو جا دەڵێ لەو کاتە سوجدە دەبە شکری خوا دەفەرمی چی دەفەرمی ئەلحەمدولیلا خوایە ئەتو دوو پێت بە من بەخشی بوو یەکت برتەوە یەکت بۆ من هێشتەوە، خوایە ئەتو دوو منداڵت بە من بەخشی بوو خوایە زۆر شکر یەکت بردەوە یەکت لو من هێشتەوە. الله ئەکبەر لەو ئیمانە لەو یەقینە لەو بەندایەتی خوایە لەو تەسلیم و ملکەچی فەرمانی خوایە، یعنی بزانێ وەکو گوتمان هەیە تەماشای نیوگڵاسە پڕەکە بکە نیوگڵاسە بەتاڵەکە مەکە، ئەو تەماشای پڕەکەی کرد کە تەماشای کرد کە هەستاوە نەک تەماشای کەوەجا لە خۆی بدە بگریە بڵێ من پێشتر دوو قاچم هەبوو ئێستا یەک قاچم ماوە نە تەماشای ئەوەی کرد ها ئێستا من قاچەکەم ماوە ئەدی ئەگەر هەردوو ئەدی ئەگەر ئەوەش بڕۆیشت بوو گەورەترە بوو یان نە بەڵایەکەم مصیبەتەکەم گەورەترە بوو یان نە بەڵێ گەورەترە بوو، بەڵام ئەلحەمدولillah ئەوە ماوە ئەلحەمدولillah هەزار جا شکر ئەوە نەما بەس ئەوە ما
ئەو جاکە گوتیان وڵام منداڵێکت الحەمدولillah خوای شکر دوو منداڵم هەبوو بەس یەکت بردەوە بەس نییە ئەدی ئەگەر هەردووت بردبووە هیچ دەسەڵاتم هەیە ئەدی موسیبەتەکە گەورەتر نەدەبوو بەڕێوەڵا گەورەترە بوو بەڵام مادەم یەکت بردەوە الحەمدولillah شکر بۆیە بەڕێزان شکری دڵ ئەوجا يعني شکری زمان يعني طبعا ئەویش مەطلوبە ئەوجا شکری جەوارح بەڕێزان يعني زۆر کەس هەیە کردەوەکەی بەڵگەیە لەسەرەوە کە ناشکرە با هەتا سبەینێ بڵێ من شکری خوا دەکەم بەڵام کردەوەکەی واناڵێ بۆیە شکر کردەوەش دەگرتەوە بزانە خوای گەورە دەفەرمێ چی اعملوا آل داوود شکرا کە باسی ئال داوودەکە دەفەرمێ چی اعملوا آل داوود شکرا اعملوا عملە کاکە شکر عملە بەس کردەوە نییە ئەو جایان پێغەمبەر درود خوای لەسەر بی پێغەمبەر درود خوای لەسەر بی کاتی کە شەوانە شەو نوێژی دەکرد یعنی لە سوجدە زۆر جار کە خێزانەکانی دەیان فەرموو وامان زانی ڕوحی دەرچووە هەتا دەستمان لە پێداوە ئەو جازانیمان گەرمی تێدا ماوە نەخوگوتمان ئەوە هەرنەستەوە ئەمە ئەکیت ڕوحی دەرچووە نەماوە ئەو ها خۆی ماندوو دەکرد ئەو خواپەرستیە و دینداریە و عیبادەت و پارانەوە و نوێژ و کە دەڵێت یەتەفەتەر قەدەما یعنی پێی شەق دەبوو ئەوەندە خواپەرستی ئەنجام دەدا ئەو جا کە یەک لە خێزانەکانی ڕۆژێک دەفەرمێت کە خاتو عایشە دەفەرمێت یا رەسوڵ الله باشە ئەتوو بۆ ئەوەندە خۆت ماندوو دەکەی ئێوە نییە خوای گەورە لە هەموو گونەح و تاوانی تو خۆش بۆ ئەوانی پێش و ئەوانی دوایە بۆ ئەوەندە یعنی خۆت هیلاک دەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە وەڵام دەفەرمووی چی فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا باشە خوای گەورە لە هەموو گونەحی من خۆش بووە ئەدیام من سوپاسی نەکەم ئەدیام حەمد و ستایشی ئەو نەکەم زانە بەڕێزان سپاسگوزاری عیبادەتە کردەوەیە خێر و چاکەیە نەک بەس قسە و زمانە نەک بەس بە زمان بەلکو نەک بە لیسان بە جەوارحە وی فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا وی بەڕێزان شکر دوو جۆرمان هەیە شکری واجب کەەوە واجبە ئەویش فەرمانەکان و واجبەکان و فەرائیزەکان ئینسان دەبی جێبەجێ بکە هیچ مەجالی تێدا نییە ئەوجا شکری مستحب ئەوەیە کە ئینسان سنەتەکان نەوافلەکان مستحبە شتێ مستحب خاڵێکی تر بەڕێزان کە ئەم فەرمودەیە فێرمان دەکە ئەویش ئەوەیە کە هاوکاری و یارمەتی دانی یەکتر لەناو یەکتر لەناو مسلمانان ئەمە چییە ئەمەش بڵێن لە فەرمودەکە هاتووە شتەکە پێدەگوترێ بە عەرەبی التەکافل الاجتماعی ئینسانی مسلمان کە یعنی هەوڵ بدە یارمەتی مەسەلەن لە فەرمودەکە هاتووە چی دەڵێ هەر کەسە کە ئەگەر هاوکاری برایەکەی کرد بۆ ئەوەی کە شتێک بار دەکە لەسەر وڵاخەکەی هاوکاری بکاتە ئەوە بکاتە شتەکەی بختە سەر پشتی هەسپەکەی مەسەر ئەمە هاوکاریکردن بەبێ مقابل بەڕێزان بەبێ مقابل ئەمە یان ئیماتەت الئەذى عن الطريق یان کە تو دڕکێک شتێک لە بەرامبەر ڕێی خەڵک لاببەی لە فەرمودەیەکی تر کە بوخاری مسلم ڕیواتیان کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت مر رجل على غصن شوك في طريق دەڵێ پیاوەک ڕۆژێک ڕۆیشت دڕکێک لە ڕێی خەڵک دابوو فقال لأنحين هذا عن طريق الناس لا يؤذيهم فەرمووی إلا من دەچم ئەو دڕکە لا دەبەم لە ڕێی خەڵک بۆ ئەوەی کە ئەزیەت نەخۆن ئەو جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قال فشكر الله له فغفر له الله أكبر خوا سپاسی کرد خوای گەورە بە گەورەی خۆی سپاسی کرد ئەو جا لە گونەح و تاوانی خۆش بوو مجرد نیەتێکی پاکی هەبوو نیەتێکی ینی کەسێکی چاکساز و مصلح بوو کەسێک بوو بەس خەمی خۆی نەبوو بەڵێ وەڵاو جا خۆ من بالێرە دەڕوم خۆ من حەسرەن هەنایمەوە ئەو ڕێیە حەقم چییە کاکە بۆیە بەڕێزان زۆر گرنگە جاروای ئینسان ناو سەیارە لە ڕێ دەچی بەردەکە هاتووتە خارەوە بوو نمونە لەو کاتە دڕکەکەش یعنی من بڵێم وەجا خۆ من تازە دەرباز بووم حەقم چییە دوای من لەوانەیە سیارەیەک دێت بەهۆی ئەوە وەرەگەڕی چەند کەسێک لەوانەیە بریندار بنیان بمرن لە ناوی بەڵام ئەگە من لامدا ئەو ڕێم خاوین کردەوە ئەو هەموو خەڵکە کە پارێزراوە بی وەک ئەوەیە من ژیانی ئەوانم ڕزگار کرد دەزانێت چ خێرەک و ئەجرەک و مجرد کارێکی بچووک کارێکی خەفیف بەڵام خێرەکی گەورە یان ئیسلاحکردن لە نێوان خەڵک الإصلاح بين الناس يعني كتو بين دوو کەس بینیان تێک چووە هەوڵ بدەیت بینیان چاکەیەوە بەڕێزان ئەمەش وەک لە فەرمودەکە هاتووە کە ئەمە
يعني هر ڕوژەکە دەفەرمێت تطلع منه الشمس تعدل بين اثنين صدقة هر ڕوژەکە ڕوژ هەر بێت ئەتوو لە خلال ئەو ڕوژە بین دوو کەس چاکردەوە ئەمەش چیە سەدەقەیە یان هەر لە فەرمودەکە هاتووە کە دەچی بۆ مزگەوت یعنی ئەو کە دەچی بۆ مزگەوت بۆ ئەنجامدانی فەرزی خوای گەورە بۆ ئەنجامدانی نوێژ هەر خوتوەیەک کە تو دەچی سەدەقە و خێر و ئەجر و پاداشت بوو دەنووسری بەڕێزان چ نیعمەتێکی گەورەیە يعني والله ئەو کەسە ئەگە بەس نیەتی بۆ خوابی ژیانی هەمووی دەبیتە عیبادەت ژیانی هەمووی بڵێن خێر و پاداش بووی دەنووسرێ لە فەرمودەیەک کە هەر ئیمامی مسلم ڕیوایەتەکە فەرمودەی ئەبو هورەیرەیە دەفەرمێت من تطهر في بيته ثم مشى إلى بيت من بيوت الله ليقضي فريضة من فرائض الله كانت خطواته إحداهما تحط خطيئة والأخرى ترفع درجة دەفەرمێت هەر کەسەکە ئەگەر لە ماڵەوە خۆی پاک بکەتەوە این دەستنوێژێکی جوان بگری ئەو جا بچی بۆ مالێک لە ماڵەکانی خوای گەورە بۆ مزگەوتێک لە مزگەوتەکان بۆ ئەوەی فەرزەک جێبەجێ بکە لە فەرزەکانی خوای گەورە نوێژێک ئەنجام بدە واللهی هەر خوتوەیەک کە ئەو دەهاوێت بۆ ئەو مزگەوتە هەر خوتوەیەک دوو شت بۆی دەکرێت دوو لە بۆ هەر خوتوەیەک دوو شت یەکەم گونەحەکی لێدەوەرێ دووەم پلەیەکی پێ بەرزە بیتەوە سبحان الله لە هەر خوتوەیەک گونەحەک نەما پلەیەک بەرز بووە خێر و ئەجرەک سەدەق وەک سەدەقەیەک ئیتر ئەمە چ نیعمەتەکە بۆیە حتا هەر لە ئیمامی مسلم دەجێرتەوە حەدیثی ئوبەی کوڕی کەعبە دەفەرمێت پیاوەک هەبوو لە خەڵکی ئەنساری بوو ماڵی لەو سەری مەدینە بوو دیار بوو زۆر دوور بوو لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ماڵی لەو سەری مەدینە بوو ئوبەی دەفەرمێت من زۆر خەفەتم بۆی دەخوارد دەمدیت زۆر ماندوو هیلاکە هەتا دێتە نوێژ هەر پێنج فەرزیش داهاتە نوێژ بۆیە دەڵێ ڕۆژێک پێم بوو گوتم تۆ بوو ناچی گوێ درێژێک وڵاخێک شتێک نییە مەسەلەن عەلەقەل تو بەلکو ئەو هیلاک بوون ئەو ماندوو بوونەت کەم بیتەوە بەلکو زووتر بگەیە مزگەوت بە تایبەتی لەو سەحرایە هاوینان زەوی هەمووی دەبوو بە ئاگر یعنی ئەوەندە گەرم بوو باشە دەفەرمیت ئەو فەرمووی فەرمووی ناوەڵڵاهی من ئەوهام پێخۆشە ئەوها کە دێم ئەوەندە چێژ لێ وەرەگرم با ماڵیشم دوور بی ئەوهام پێخۆشە من پێم خۆشترە وەک ئەوەی کە ماڵم بە ماڵی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم دەفەرمیت من ئەگەر دیوارم بە دیواری پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو مزگەوت بووە من ئەوەم پێخۆشترە کە لەو ڕێیە دوورە دێم دەفەرمێت کە چووینە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆم باس کرد بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم باسم کرد گوتم ئەو پیاوە ئەوها دەفەرمی ئەوها دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی ئین لەکە ما احتسبت ئەوە ئەتوو تو مادەم بۆ خوا لە پێناو خوا لە نیەتت بۆ خوایە بۆ خێرە خوش هەمووت بوو دەنووسی حیج بە فێڕۆ ناچی هەموو بوو دەنووسری باشە بۆیە بەڕێزان ئێمە کاتمان تەواو و گوتمان ئەمر بە چاکە نەهی لە خراپە ئەمە فراوانە ئەوجا الكلمة الطيبة ئیدر لەوە زیاتر کەلیمەی طیبە ئیتر قسەی باش قسەی چاک قسەی خێر ئەمە بەسە سەدەقەیە لە فەرمودەیە کە متفق عليه بخاري مسلم رواياتيان كردوها پیامبر صلی الله علیه و سلم دەفەرمی چی اتقوا النار ولو بشق تمرة فمن لم يجد فبكلمة طيبة سبحان الله ئیدە ئەمە سەدەقەیە یان نە پیامبر صلی الله علیه و سلم فەرمووی خود بپارێزە لە ئاگرێ دووزەخ وەلەو بە دنکە خورمایەک بە لە قەسبێکیش بی باشە ئەدی ئەگەر ئەوشم نەبوو یا رسول الله ئەدی ئەگەر ئەوشم نەبوو سبحان الله دەبی چەند کەس هەبی ئەوەشی نەبووە بەڕێزان چەند کەس هەبی دنکە خورمایەک نەبووە لە ماڵیاندا ئەو جاش ئیمانیان وەکو شاخ بووە ئەو جاش دینداریان بەراورد ناکرێتن بە دینداری ئەم سەر زەمانی ئێمە و بە دینداری ئێمە دەفەرمێت ئەدی ئەگەر ئەوەش نەبوو یا رسول الله فبكلمة طيبة ئێ باشە تۆ ئەو دنکە خورماش نەبوو قسەیەکی خێر بکە بە زەردەخەنە تەبەسسومکە فی وجهی ئەخیکە صەدەقە بۆیە بەڕاستی بەڕێزان هیچ عوزرمان نییە هیچ بیانومان نییە ئێمە بەڕاستی لە ڕۆژی قیامەت هیچ بەکەڵتمان نایە ئیلا ئێمە بەڕاستی دەوی بگەڕینەوە بە جوانی بەڕاستی بگەڕینەوە بۆ دینەکەمان بەڕاستی بە جوانی وەکو خۆی جێبەجێ بکەین ئەگە بمانەوێت فعلەن خوای گەورە لە ڕۆژی قیامەت لێمان خۆش بی ئێمە بەو ئەندازە دێنە کوتایی ئەم فەرمودەیەش ئین شاء الله تعالی هەتا فەرمودەیەکی تر لە خزمەت ئێوەی بەڕێز بگەڕینەوە ئین شاء الله لە خوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ وآخر دعوانا الحمد لله رب العالمين